سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی ئەمڕێم چۆنن؟ ئەزانن من ئەمڕۆ لەکوێم؟ لە ناوچەیەکی زۆر جوانی کوردستانین هاتوین لەگەڵم مناڵە عەزیزانەیە بەرنامەیەکی جواتان پێشکەش بکەین ئەوان ئەوەنە جوا خۆیان گۆڕی و خۆیان ئامادە کردووە بۆ بەرنامەکە چاوەڕێن من بڕۆمە لایەن و دەست پێ بکەین ئەیەوە ئامادەن؟ کەواتە با دەست پێ بکەین فەرموون سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی ئەمڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەییا خوا هەمیشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆش ئازان بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارێ ئێمام گوندە جوانی کوردستان و لەم ژینگە جوان و خۆش و سێبەرە خۆشەشە لەگەڵ ئێوەی ئازیز ئەمانەوێ بەرنامەیەک بکەین و چاوم بە ئێوەی ئازیزەکەوێ ئەیەوە پێتان خۆش هاتمە گوندەکەیەوە؟ هەر بژین ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ کۆیی سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای بازیان سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەپڵێکای بۆ خۆتان ناڵەکان ئێمە هاوڕێیانمان راپۆرتێکی جوانیان ئامادە کردووە لەسەر گوندەکەی ئێوە جارێ چینە لای راپۆرتەکە و دواتر ئەگەڕێنەوە باشە؟ فەرموون سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن زۆرم بیرەکردن ئەی ئێوە بیری گەشتەکانی زیتەڵەتانە کرد؟ کەواتە وەرن لەگەڵمانە بن بۆ گەشتی ئەمڕۆمان ئەمڕۆژ خۆمان ئامادە کردووە و بەڕێکەوتوین بەرەو گوندێکی دڵگیری کوردستان ئەزانن ئەو گوندە کوێیە؟ وەرن با من پێتان بڵێم گوندی کۆیک ئەم گوندە جوانە سەر بە قەزای بازیانە و دووریەکەی نزیکەی 30 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە ئەم گوندە جوانە مێژووی بنیادنانی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1800 کە ئەو کاتە تیرەیەکی جاف تێیدا نیشتەجێ بوون بەڵام دواتر لە ساڵی 1900دا کەسێک بە ناوی سەید ئەحمەد ئەفەندیەوە کە خەڵکی کانیکەوەی گەرمیان بووە هاتووە ئەم گوندە و زەوی و ئاوەکانی لە تیرەی جاف کڕیوەتەوە دواتر لە بەشی سەرەوەی کۆیکی کۆن جێگەیەکی تری ئاوەدان کردووەتەوە و کە ئەم گوندەی کۆیکەی ئێستەیە ئەم گوندە لە دامێنی چیای عەلی ئاغایە کە ئەڕوانێت بەسەر شارۆچکەی ئەڵاییە زێویەکی بەپیت و بەرەکەتی هەیە هەر ئەمەش وای کردووە کە دانیشتوانەکەی بۆ دابینکردنی بژێوی ژیانیان پەنا بەرنەبەر کاری کشت و کاڵی و ئاژەڵداری لەبەر ئەوەش ئەم گوندە جوانە بە برنجە بەتامەکەی ناسراوە خۆشبەختانە لەم گوندەدا قوتابخانە لە ساڵی 1960 کراوەتەوە و یەکەم بەڕێوبەر ناوی مامۆستا جەلال بووە کە لەگەڵ ژمارەیەک مامۆستای تردا لە شاری سلێمانیەوە هاتوونەتە ئەم گوندە و خزمەتیان بە منداڵان کردووە خوێندن لەم گوندەدا بەردەوامە بۆیە منداڵان ئێستا دەتوانن تا پۆلی 6 بنەڕەتی لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن ئەزانن زیتەڵە و هاوڕێکانمان ئامادەن بۆ گفتوگۆ کەواتە با ئێمە زیاتر لەسەر ئەم گوندە باز نەکەین ئەوەی ماوەتەوە با منداڵانی گوند بۆمان باس بکەن کەواتە ئێستا با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان فەرموون با یەک چەپڵی قایم بۆ هاوکارانمان لێ بین بۆ ئامادەکردنی و راپۆرتە ئەدی پێم بڵێ حەزەکەن بێمە لاتان و یەک هەنێ گفتوگۆ بکەین بێکەوە لەسەر گوندەکەتان زۆر چاکە ئەدی بچمە لای کێ ئەچمە لای گوڵ چۆنی؟ ئەدی مایکەکە بخەرە بەردەمە گوڵ چۆنی؟ باشی گوڵ چوویتێتە قوتابخانە؟
نا ئەی کێچیتە قوتابخانە کە گەورە بووی ئەی چووتێتە باخچە بەڵێ ئەی چووتێتە باخچە بەڵێ ئەی ئافرین ئەی باشە لە باخچە گۆرانی فێر بووی بەڵێ ئادی گۆرانیەکی مناڵانم بۆ بڵێ دەی 1 2 3 دەست پێ بکە نازێکیان بڵگانە شەو خۆشیە دەنگە بەرزکەرەوە بە جوانی دەی ئەم جارە نازێکیان بڵگانە شێ دڵخۆشیەکە شێ دڵخۆشیەکە من دڵخۆشیەکە ئەو خۆشکان ئازارن سەری دیارەکانە بە بۆنەی دەرچوونە سەری دیارەکانە بە بۆنەی دەرچوونە ئافرین یەک چەپڵێکایم بۆ گوڵکیان هەر بشی دەست خۆت مایکەکە بە بەو هاوڕێ بچکۆلێو دەی گەردوون جا چۆنی باشم باشی گەردوون بەڵێ ئەدی دەنگ بەرزکەرەوە گەردوون جا چۆنی باشم باشی چوویتە قوتابخانە نەوەڵە هێشتا بچکۆلەی بەڵێ ئەی ئەتەوێ وەکو ئەو هاوڕێ ئازیزانە و تۆش گەورە بیت و بچیتە قوتابخانە بەڵێ کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زوو وەسی لە خەو ئەبێ وەرزش بکەی ئەبێ نان بخۆی ئەبێ میوە بخۆی ئەبێ بە قسەی دایە و بابەش بکەی باشە باش ئافرین چەپڵەیەک بۆ گەردوونکیان مایکەکە بە دادەگەڵە گەڵاکیان بەڵێ چۆنی وەڵا باش ئەی ماشەڵڵا کە جوان و پاک و خاوێن خۆتان گۆڕیوە هەر هەمووتان گەڵاکیان ئارە بەڵێ تۆ خوشی گوڵی بەڵێ گەڵا و گوڵ ئەی ناوەکانیان کە خۆشە جا ئەویش گوڵ جلی سووری لە بەرای وەکو گوڵ سوورە گەڵاش جلەکانی سەوزە وەکو گەڵا سەوزە وایە ئافرین گەڵاکیان بەڵێ لە پۆلی چەنی وەڵا دەچم بۆ پۆلیسێ پۆلیسێ ئافرین حەزت لە قوتابخانەیە ئارەڵا زۆر خۆشە ئافرین ئەی لە قوتابخانەیە زیرێکی ئارەڵا لە زۆریش جوانێکە زۆر زیرێکی وەڵا لە ئینگلیزیە زۆریش ئینگلیزی بەڵێ ئافرین اینجا ئەبێ ئێمە هەوڵ بین زۆرترین زمان فێربین لە پاڵ ئەوەشا ئەبێ گرنگی بە زمانی خۆمان بین و زۆر باش فێری زمانی کوردەکەی خۆمان بین باشە باش ئافرین گەڵا بەڵێ لە واری بیرکاریە باشی بەڵێ با پرسیارێکی لێ بکەم ئەگەر 5 مۆزت پێ بێ 2 مۆز بخۆی چەند ئەمێنێتەوە سێ مۆز ئەی ئافرین هەر بشی گەڵاجان گەڵا ئەدی چی با پێشکەشەکەی وەڵا گەرانیەکتان بۆ گۆرانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ پاک و خاوێنی ژینگە لای هەموومان گرینگە کارێکە پڕپیرۆزی هێمایە بۆ دڵسۆزی دەبێ هەموو بەشدار بین چالاک و دەست بەکار بین هەتا ژینگەمان پاک بێت دوور لە خۆڵ و خاشاک بێت لە ژینگەی خاوێن و جان لەشتا دڵژین هەموومان ئەی ئافرین یەک چەپڵی قایم و جوان بۆ گەڵاجان دەست خۆش مایکەکەمە بە کاکە سەیب سەیبکیان بەڵێ چۆنی باشی باشی سەیب تۆ کوردی یان عەرەبی عەرەب و کورد عەرەب و کوردیشی هەیکە جوانە تۆ ئێستا لەکوێژیت لە کوردستان بەڵێ ئەی ئافرین هەر بشی کەواتە تۆ کوردی خۆشەوێ بەڵێ هەر بشی ئەدی پێم بڵێ لە قوتابخانەی لە مەکتەبی بەڵێ لە پۆلی چەند سێ دەرچوومە سێ زۆر باشە هەر بشی بە تەواوەتیش فێری کوردی بووی وایە بەڵێ باشە لە قوتابخانەکەتانە هاوڕێ هەیە بەڵێ کێ هاوڕێتە ئەوانە هەموویان بەڵێ ئافرین هەر بشی ئەجا سەیری سەی بکەن هاوڕێیان لەبەر ئەوەی کوردی ئەمە نەخۆشەوێ پۆشاکی کوردی لەبەرایە و ئاڵای کوردستانیشی یاوە لە پۆشاکەکانی وایە ئافرین کوردستان خۆشە وایە بەڵێ هەر بشی سەیفگیان سەیف بەڵێ تۆ یاریەکەی لەگەڵم هاوڕێیانەتە ئەی ئەبێ شەڕکەین نەخێر نابێ شەڕکەین هەر بشی کاکە سەیف سەیف ئەدی چیمان پێشکەشەکەی یعنی چییە؟ شعر ئەڵێ یان گۆرانی شعر ئەدی شعرێکم بۆ بڵێ قوتابخانە قوتابخانە زۆر خۆشە بەڵمەندی بیرۆشە دەیپارێزم بە قسەی دەرگەوش و شو پەنجەرەی قوتابخانە گشکاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکات تورابین بۆ تنگانە ئازابین هەر بژی سیرکە چەند بە جوانیش پێری کوردی بووە
هاوڕێکان ئێوەش گوێتان لە گۆران لە هۆراوەکەی سەیف بوو کەواتە سەیف ئێستا یەکێکە لە هاوڕێ خۆشەویستەکانی ئێمە وایە ئافرین ئەدی یەک چەپڵی قایم بۆ کاکە سەیف دەست خۆش مایکێکە ببە نماگیان نما بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشە ئەییا خوار باش بین نماگیان لە پۆلی چەنی دەرچم بۆ سێ دەرچووی بۆ سێ ئەی ئافرین هەر بشی نما بەڵێ تۆ حەزت لە خوێندنە بەڵێ باشە خوێندن سوودی چییە شتمان فێرەکات شتمان پێرەکە فێری زانست و زانیاریمانەکە وایە بەڵێ باشە کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر دکتۆر ئافرین دکتۆری چی هیچ دان. هیدان هیچی هیدان هیدان باشە ئەگەر گەورە بوویت و بووی بە دکتۆر یەیتەوە بۆ گوندەکەتان و خزمەتی مناڵانی ئێرە بکەی بەڵێ ئەو کاتە تۆش گەورەبی وایە بەڵێ ئەجا مناڵی تر لە گوندەکەتان دروستە بێ ئەو کاتە تۆ ئەبێ خزمەتی مناڵانی گوندەکەتان بکەی وایە بەڵێ ئافرین پێویستە ئێمە لە هەموو بارودۆخێکە ناوچەکەی خۆمان گوندەکەی خۆمان لەبیر بێ بووین بە هەر کەسێک ئەبێ ئێمە سەرەتا بینەوە خەڵکی گوندەکەی خۆمان خزمەت بکەین وایە بەڵێ ئافرین نماجان نما ئەی تۆ چی بە پێشکەشەکەی شعر شعر ئەدی شعرێکم بۆ بڵێ هیچی بیرکەرەوە دەی هەیبەر خۆڵەکەم نەرم مناڵەکەم سپی و خرپنی ئەو کلویلۆکە دەستە موچەشی فێرە باوەشی تەنگی باڕە خۆش دوان و چاوەڕەشی بارکوێک چونتە ژۆرە لە دوم ئەی ئافرین ئەدی یەک چەپڵی قایم بۆ نماگیان دەست خۆش کە ئاواش بە جوانی بە پۆشاکی کوردیەوە هاتوونەتە بەرنامەکەەوە دەستان خۆش ئافرین کۆشین گیان مایکەکەم بە کۆژین کۆژین گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم لە پۆلی چەنی کۆژین وڵات ئێستا ئەم دەرەچم بۆ پۆلیەک ئەم ساڵە چیتە پۆلیەک بەڵێ ئەی ئافرین خۆ ئامادە کردووە کە ببی بە خوێندکارێکی زۆر باش بەڵێ ئافرین کەواتە کە چوویتە قوتابخانە ئەبێ بیرێ نەچێ شەوان زوو بخەوی بەیانیان زوو ئامادەبی هەستی تو بچی بۆ قوتابخانەکە وایە ئەبێ کتێب و دەفتەر و قەڵەمەکانێ بە پارێزراوی بێڵیتەوە ئەجا کە هاتیتەوە لە قوتابخانە ئەبێ پۆشاکەکانە چی لێ بکەی دەینی کۆیان کەیتەوە هەڵیانگری بیان کەیتە کەنتۆرەکەتەوە وایە بەڵێ ئەی ئافرین کۆژین کۆژین بەڵێ بەڵێنم پێی کە ببی بە خوێندکارێکی زۆر زیرە کولیات و بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵێکایم بۆ کۆژینکیان دەست خۆش ئافرین مایکەکە بە بە کاکە ڕەوشت ڕەوشت بەڵێ چۆنی باشی ڕەوشگیان چۆنی باشی ئەحواڵە چۆنە وا باشم ئەی یاخوا هەموو کاتێ باشبی ڕەوش ئەی تۆ لە پۆلی چەنی لە دوم وا دەرچم وە سێ لە دووی وا دەرەچی بۆ سێ ئافرین ڕەوشت قوتابخانەکەتان دوورە لە ماڵتانەوە لەوەلا لەو شاخین ئەو نەش دوور نین دوورین باشە ئێمە کاتێکەچین بۆ قوتابخانە ئەبێ بەسەر شۆستەکەی بڕین بۆ قوتابخانە یان بەسەر شەقامەکەیە بەسەر شۆستەکە بەسەر شۆستەکەیە ئافرین ئەی باشە کێ بێ بەسەر شەقامەکان نابڕوە ئێمە یان ئۆتۆمبیلەکان 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 ئافرین هەر بشی یەک چەپڵێ قایم بۆ ڕەوشت دەست خۆش مایکەکە بە کاکە سان سانجان چۆنی باشم باشی ئەحواڵە چۆنە وڵا باشم ئەی خوار باشبی خزمان چۆنن هەمووی باشن بەڵێ ئافرین سان بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلیەک بوون دەرەچم بۆ دوو تۆش لە پۆلی یەک بووی دەرەچی بۆ دوو ئەی ئافرین ئەی باشە حەزی لە قوتابخانەیە تۆش بەڵێ باشە حەزی لە پاک و خاوێنیە بەڵێ باشە ئەگەر مناڵێکی بینی لە پۆلەکەی خۆتان شت فرایەتە سەر زەویەکە تۆ چیەکەی ئەکەمە ناتەنە خۆڵەکە ئەیکەیتەوە ناوتەنەکەی خۆڵەکە کارێکی ڕاستە گەر ئێمە شت بخۆین و فرینە سەر زەویەکە نە نەخێر کارێکی هەڵێ وایە بەڵێ ئافەری سانجان یەک چەپڵی قایم بۆ کاکەسان دەست خۆش مایکەکە بەبە ئیلیاسیان ئیلیاس بەڵێ هەستە سەر پێ ئیلیاسیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشش ئەی یاخوا هەموو کاتێ باشبی ئیلیاس تۆ لە پۆلی چەنی وەڵا دەرەچم بۆ پێنج دەرئەچی بۆ پێنج ئافرین ئیلیاس بەڵێ خەڵکی گوندەکەیەوە
کاری کشت و کاڵەکە بەڵێ کشت و کاڵ چیەکەن خیارە تەماتەیە کاڵەکە گەنمە سەوزەواتە ئافرین باشە ئەم بەرەمی کشت و کاڵانە هەمووی خۆتانێ خۆنیان لێشیە فرۆشنەوە دێشێ فرۆشین لێشیە فرۆشنەوە باشە کارێکی باشە گەر خەڵکی گوندەکە کاری کشت و کاڵ بکەن بەڵێ بۆچی لەبەری سوودیان لەوەرەگرین ئافرین لەبەر ئەوەی خەڵکی گوندەکان ئەتوانن داهاتێک بۆ خۆیان پیاکەن خەڵکی شاریش لە ڕێی خەڵکی گوندەکانەوە خۆراکیان دەسەکەوێ وایە بەڵێ ئافرین چەپڵەیەکی قایم بۆ ئیلیاسیا دەست خۆش مایکەکە بەبەر ڕۆژگار ڕۆژگارگیان بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش لە پۆلی چەنی لە پۆلیسیم دەرەچم بۆ چوار پۆلیسێ دەرەچێ بۆ چوار ئافرین ڕۆژگار بەڵێ ئادی تۆ پێم بڵێ ئێوە وەکو مناڵانی گوندەکە کوڕەکان لە وەرزی هاوینە بە چێوە خۆتا سەرقاڵەکەن کاتێک کە پشووە و قوتابخانەتان نییە بە یاری تۆپێن و ئەوانەوە یاری تۆپێن ئافرین لەکوێ یاری تۆپێنەکەن لە ساحەوەوانە باشە ئەبێ ئێمە لەسەر شەقامە سەرەکیەکان یاری بکەین و خۆمان خەریکین بە یاریەوە لەسەر شەقامەکان نە بۆچی لەبەرەوەی ئەوە نەشوێنی ئۆتۆمبیلە هێ خۆیەدا لێمە ئافرین شوێنی ئۆتۆمبیلە پێویستە ئێمە دوورکەوینەوە لە شوێنی تایبەتە یاری بکەین وایە بەڵێ ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ ڕۆژگارگیان مایکەکە بە بە کاکە ژیر ژیر بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئەی بنیە ئەیا خوار باش بی ژیرگیان تۆ لە پۆلی چەنی دەرچم بۆ سێ بۆ چەند سێ بۆ سێ ئافرین ئەوە پۆشاکی وەرزشە لە بەرتا بەڵێ لە یاریەواتی نۆڵە ئەی دوایەتی بۆ یاری ها ئەمڕۆ یاریتانەیە بەڵێ لەگەڵ هاوڕێکان تا یاریەکەی بەڵێ باشە ژیر بەڵێ مناڵان یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەن باشترە یان یاری وەرزشی و دووگۆڵی و ئەم شتانە بکەن وەرزشیکەن یاری وەرزشی بکەن باشە ئەگەر ئێمە یاری بە مۆبایل بکەین چیمان لێە چاومان کزە بێ چاومان کەسە بێت تااقەتی خوێندنمان نامێنێ وایە بەڵێ ئەی ئافرین ژیرگیان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی شعر شعر ئەدی شعرێکم بۆ بڵێ سمۆرەیەک هاوڕێمە لە ناو پۆلیشا پێمە زۆر وریا و بچووکە خنجیلە و ئێکسکسووکە پێمانەڵێ وریابین لە دەرسە زۆر ئازابین لە دەرسا زۆر ئاسابین هەر جارە و بە بابەتێ جوان فێرمانەکە پێە بەلاشە چەند بچووکە بەلاشە چەند بچووکە خنجیلە دەکارە و چاپووکە یەک چەپڵی قایم بۆ من و کاکەژی دەست خۆش مایکەکە بە بەدا دەستایش ستایشیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ستایشیان لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند دەرەچم بۆ حەوت دەرەچی بۆ حەوت ئافرین ئەی ستایش قوتابخانەکەتان ناوی چییە؟ ناوی کۆیکە قوتابخانەی هەر بە کۆی ناوی گوندەکەوەیە؟ بەڵێ باشە ستایش گوندەکەتان ناوی چییە؟ ناوی کۆیکە کۆی تۆ ئەزانی واتای کۆیک لە چێواتوە؟ باڵێ لە تیرەیەکی هەموو لە تیرەیەکی جافاتوە کاتی خۆی ئەمە ماڵمان لەو لابوو کە ناوی هین بوو کۆیکە کۆم بوو ئیتر تینەکان تیرەی جافەکان هاتم بە ئاوەدانکردنەوەی واتە ئێرە گوندەکە زووتر لە خوارەوە بووە؟ باڵێ تیرەیەکی جافی شاتوە ئێرە ئاوەدان کردوێتەوە؟ باڵێ واتە ئەو تیرەیە ناوی کۆیک بوو ئیتر هەر بە ناوێوانی شۆ ناونرا وایە؟ باڵێ ئافرینەوە کێم زانیاریانی پێر کردی؟ باوکم و ئام فێریان کرد ئەی ئافرین هەر بشی ستایشکان ئەزانی زۆر گرنگە مناڵان ئاوە واتای ناوی گوندەکەی خۆیان یان ناوچەکەیان بزانن باڵێ بۆی ئەگەر کەسێ یان گەشتیارێک هات و وتی ناوچەکەتان واتاکەی ناوی چییە بۆ ئەوەی بیزان و پیا بڵێن باشە؟ باڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ دادەستای مایکەکە بە بە حەبیبە گیان حەبیبە باڵێ چۆنی؟ باشی حەبیبە ئەی تۆ خەڵکی کوێی؟ کوردنی تۆش؟ نە عەرەبی عەرەبی؟ باڵێ ئەی ئافرین بەڵام ئێستا خۆتان بە کوور دەزان وایە؟ وایە کوردستان خۆشە؟ باڵێ خۆشەوێ کوردستان؟ باڵێ ئەی هاوڕێکان نەخۆشەوێ؟ باڵێ ئەی ئافرین ئەی تۆ لە پۆلی چەنی؟ من دەرچوو لە پۆلی چوار دەرچووی؟ باڵێ پۆلی چوار یعنی چوویتە پۆلی پێنج؟ نە لە پۆلی دەرچووی بۆ چوار پۆلی چوار باڵێ
ئەی ئافرین سیرکەن ئەمیش وەکو کاکە سەیف چەند بە جوانی فێری کوردی بووە تۆ سەیف خوشکوبران ها بەڵێ ئەی ئافرین تەمەەن درێژ بن ئەدی چاوڕێکە زۆر خۆشەوێ کێ زۆر خۆشەوێ کێ ڕەفیقتە یاران وستایی شوونمە یعنی هەمویان نەخۆشەوێ مناڵانی ئێرە بەڵێ ئەی ئافرین هەر بژیت ئادی پێم بڵێ ئەگەر ڕەفیقێکن نەخۆش بێت و نێتەوە بۆ قوتابخانە تۆ هاوکاریەکەی تووانەکانی فێرەکەی بەڵێ بەڵێ ئافرین هەر بشی کەواتە تۆ هەموو هاوڕێکانی ئێرە و خۆشەوێ وایە وایە ئافرین حەبیبە ئەی چیما پێشکەشەکەی شەعر و گۆرانی ێزانی نە شعرەکەی شعر ئەدی شارێکم بۆ بڵێ ئاو سەرچاوەی ژیانی دیاری جوان یێزدانە نابێت بە فیرۆی بدەیت بۆ ئەو وڵاتی بێش بخەیت خاک و ئاوی نیشتیمان سەرمایی بۆ هەمووان ئەی ئافرین سیرکە شعرەکەشی زۆر بەسوود بوو باسی گرنگی ئاویە کرد وایە وایە کەواتە تۆ ئەم خاک و نیشتیمانە و خۆشێ وایە حەبیبە وایە هەر بشی یەک چەپڵێ قایم بۆ دادە حەبیبە حەبیبە گیان مایکەکە بە یاران یاران بەڵێ چۆنی باشم ئەی تۆ لە پۆلی چەنی دەرەچم بۆ پۆل 5 دەرەچی بۆ پۆلی 5 ئافرین یاران بەڵێ ها حەبیبە وتی من ئەوانم خۆشەوێ ئێوەش خۆشتانەوێ بەڵێ ئافرین ڕێزی لێگرن بەڵێ یاری لەگەڵەکەن بەڵێ ئافرین کەواتە بێ دڵی نەشکێنن ئەبێ هاوڕێتی بکەن ئەبێ لەوانەکانی شای یارمەتی بن وایە بەڵێ چونکە لەوانەیە زمانی کوردی بۆ ئەو زمانێکی قورس بێ بەڵام ئەگەر ئێوە هاوکاری بکەن ئەو کاتە هیچ کێشەیەکی نامێنێ وایە بەڵێ ئافرین یاران بەڵێ تۆ لە پۆلی چەبووی دەرەچم بۆ پۆل 5 دەرەچی بۆ پۆلی 5 ئافرین یاران ئادی تۆ پێم بڵێ ئێوە وەکو کچەکانی گوندەکەن لە وەرزیاوی نەخۆتان بەچیوە سەرقاڵەکەن کە قوتابخانە نییە یارمەتی دایکمان دەدەین و کتێبوشت دەخوێنیتەوە و لەگەڵ یارمەتی خێزانەکەمانەی ئافرین یعنی حەزیشتان لە کتێب خوێندنەوەیە بەڵێ من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپی کردو و نردوێتی بە دیاری بۆ ئێوە منیش ئەمڕۆ پێشکەشی ئێوە یەکەم باشە بەڵێ ئافرین یاران بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی پاس لە ژینگە ئادی فەرموو خەڵکی نابێت چم پوشی هینەکان سووتێنیان دارەکان هینەکانی لێکەنەوە دارەکان بپڕنەوە یان دارەکان ببرنەوە چڵەکانی بشکێنن بەڵێ. ئافرین هەر بشی ڕێنماییەکی زۆر بەسوود بوو یەک چەپڵێک قایم بۆ یارانجان دەست خۆش ئافرین مایکەکە ببە پێشەوە گیان بەڵێ پێشەوە چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش ئەی یاخوار باش بی لە پۆلی چەنی لە سێ بوون دەرەچم بۆ چوار لە سێ بووی دەرەچی بۆ چوار ئافرین ئەدی پێم بڵێ لەوانەکانتان باشی لە بەڵێ قوتابخانە لەوانەکانتان باشی بەڵێ ئافرین باشە ئێمە بۆ ئەوەی بەیانیا زوو خەبەرمان بێتەوە بۆ قوتابخانە ئەبێ شەوان چی بکەین زوو بخەوین ئەبێ زوو بخەوین باشە تۆ کاتێ هاتیتەوە لە قوتابخانە چی لە پۆشاکەکان ناکەی هەر ئاوا دایانەکەنی تو فڕیانی نە ئەی ئەکینە ناو کانتۆرەکەەوە ئەیکەیتە ناو کانتۆرەکەوە ئەی ئافرین پێشەوە گیان ئەدی یەک چەپڵێک قایم بۆ پێشەوە ئەوە چی بوو ئەم دوو کچە جوانێکیان چۆنن ئادی وەرنە پێشەوە چۆنن حەزەکەن بەشداری بەرنامەکەکەن دەبچنە لایدا دەستایی شووانەوە ئافرین کە جوانن دوایی مایکەکەیان بنێ باشە پێشەوە گیان مایکەکە بە یاران کوا مایکەکە بە کاکە بێز بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە هەڵا باش ئەی تۆ لە پۆلی چەنی لە دوم دەرچم بۆ سێ لە دووی دەرئەچی بۆ سێ وایە بەڵێ باشە بەیەس بەڵێ ئێمە ئەبێ لە قوتابخانە یان لە دەرەوە یان لە شوێنان خواردنە سەردانە پۆشراوەکان بخۆین نەخێر ئاها ئەگەر خواردنە سەردانە پۆشراوەکان بخۆین تووشی چییە بین نەخۆشی تووشی نەخۆشیە بین وایە بەڵ بۆیە پێویستە ئێمە ماڵەوە خواردن بخۆین یان میوە بێنین لەگەڵ خۆمانە بۆ قوتابخانە بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبین وایە بەڵ ئافرین هەر بژی بێزیان بێز
بەڵێ ئەی تۆ چی با پێشکەشەکەی گۆرانی گۆرانی عادی گۆرانیەکەم بۆ بڵێ تاابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزین باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەکەی تاابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەدات تێ دەی یەکێک هاوکاریکە کێ فێرمان دەکا وریابین لە دەرسا زۆر لە دەرسا هەر جارە و بە بابەتێ دووڕاوەی تێکەڵ کرد قەی ناکە یەک چەفڵی قایم بۆ بێزیان دەست خۆش مایکەکەمە بە کاکە یوسف یوسف گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئەڵا باش یوسف گیان تۆ لە پۆلیچەنی لە پێنجم دەرەچم بۆ شەش هەر بشی یوسف بەڵێ لە وەرزی زستانە گوندەکەی ئێوە ساردەیان گەرم ساردە ساردە باشە ئەبێ ئێمە دارەکان ببڕینەوە هەمووی لە بنا بۆ خۆ گەرمکردنەوە نەخێر بۆچی لەبەرەوەی مامسا بە هاوینان ناچینە بەرسێ بەرەکەی بۆ بەری و ئۆکسسیجینیشمان دەداتێ ئافرین هەر بشی باشە ئەگەر ئێمە هاندارەکانی ئەم ناوچەیە هەمووی ببڕینەوە ها ئەو هەموو سەوزایی و دارە بەڵێ ئەو کاتە زەویەکەمانە بێ بەچی مامەسا بۆ ئاین دارەکان هەر بۆ سروشتی جوانەکە بیبڕینەوەنێ ناشرین سروشتەکەمان بۆ بێ ناشێ بە بیابان ئەو کاتە نەخۆشی زۆرە بێ تەپوتۆ زۆرە بێ ئەو کاتە ژیان لە ناوچەکەمان نامێنێ وایە بەڵێ باشە ئێمە بۆ ئەوەی ئەو هەواکەمان خۆش بکەین بەڵێ. پێویستە لە بری ئەوەی دار ببرێنینەوە چی بکەین دار بڕوێنین دار بڕوێنین ئەی ئافرین هەر بشی یەک چەپڵی قایم بۆ کاکە یوسف ئافرین مایکەکەمە بە کاکە ڕۆژ ڕۆژ چۆنی باشی ئەحواڵە چۆنە باش هەر بشی ڕۆژیان لە پۆلی چەنی شەش دەرسم بۆ حەوت شەش دەرچووی بۆ حەوت ئافرین ڕۆژ باڵێ ناوچەکەی ئێوە ناوچەیەکی شاخاویە وە نییە شاختان لە پشتە باڵێ باشە لەم ناوچەی ئێوە ئاژەڵی کێوی لێە باڵێ وەکوچی وەک ڕێوی ڕێوی ئەوە کاڵێ ڕێوی بێ ئیمان هۆ شەریکی شەیتان هۆ ئەوەیە باڵێ ئەی چیتری هەیە بەراز چەقەڵ کەروێشک سمۆرە ئەمانە چی هەیە باڵێ هەمووی لێ هەمووی لێە باڵێ باشە ئەبێ ئێمە ئاژەڵانە بکوژین و لە ناویان بەرین نە نەخێر لەبەر ئەوەی ئەوان ژینگەکەیان بۆ جوان کردوین ئەوان هاوسەنگی زەویان ڕاگرتووە وایە باڵێ ئەی ئافرین یەک چەپڵێ قایم بۆ کاکە ڕۆژ دەست خۆش مایکەکەمە بە کاکە باران بارانجان چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش هەر بشی بارانجان باران باڵ باشە ئین لە گوندەکەی ئێوە بۆ ئاوی خواردنەوە چی بەکارێنن ئاوی بیرە کانیە کارێزە وەڵا- بەلوعەیە چییە کانی و کارێز و بیر کانی و کارێز و بیر وایە باڵێ باشە ئەبێ ئێمە کاتێککە ئیشمان بە ئاوەکە نەما بۆ نمونە کە دەمو چاومان شۆرد ئیشمان بە ئاوەکە نەما ئەبێ ئاوەکە هەر بگرین هەر بەرەینەوە بە فیڕۆ بڕوا نەخێر نەخێر لەبەر ئەوەی کە ئاو لە ناوچەکەمان نەما ئەو کاتە ژیانیش ئەمێنێ یان نامێنێ نامێنە ژیانیش نامێنێ ئافرین باشە ئەگەر بینی و لە قوتابخانەکەتان بەلوعەیەشکاوە تۆ چیەکەی چاوێکم چاکێکیتەوە یان داوای هاوکاری لە بەڕێوەبەر و مامۆساکانەکەی بۆ ئەوەی بەلوعەکە چاک بکەنەوە وایە باڵێ ئافرین هەر بشی یەک چەپڵی قایم بۆ بارانجان مایکێکە بە کاکە لاوی لاوی گیان باڵ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش لاوی گیان باڵێ ئەی تۆ لە پۆلیچەنی دەرەچم بۆ حەوت دەرەچی بۆ حەوت ئافرین لاوی باڵێ ئێستا وەرزی چییە هاوینە یا زستانە هاوینە وەرزی هاوینە ئەو کەمە بێتەوە یان زۆرە بێت کەمە بێتەوە کەمە بێتەوە باشە ئێمە پێویستمان بە ئاو خۆراکەیە باڵێ ئەی باشە ئاژەڵەکان پێویستیان پێ هەیە باڵێ باشە ئەگەر لە ناوچەکەیە ئەو کەم بێتەوە تۆ چۆن ناوکاری ئاژەڵە کێویەکانی وەکو پشیلە و چۆلەکە و سەگ و کۆتر وەماناکەی ئایا مدانە ئاویان بۆ دانەی ئافرین باشە ئەبێ ئێمە بڵێن ئاویان بۆ دانانین با بۆ خۆیان مشوری خۆیان بخۆن و بڕۆن بۆ خۆیان ناو بخۆن ئەو کاتە ئاژەڵەکانە برن ئەو کاتە ئاژەڵەکان نەمرێن بۆیە پێویستە ئێمە لە ناوچوون بیان پارێزین و ئەو خۆراکیان بۆ دانین وایە بەڵێ. هەر بشی چەپڵێکی قایم بۆ کاکە لاوی لاوی جان مایکەکە بە بەو دوو هاوڕێ بچکۆ لە تازەیەمان چێ جوانەکە چۆنی باش باشی ناو چییە دەریا
پەریا ئافرین پەریا لەگەڵ ئەو کچە جوانەیە خوشکن بەڵێ حەسا کرد بەشداری بەرنامەکە بکەن بەڵام ئافرین پەریا تۆ لە قوتابخانەی یان لە باخچەی لە باخچە لە باخچەی حەزت لە باخچەیە ئەی ئافرین هەر بشی ئەدی مایکەکە بە خوشکەکەشێ ئەی تۆ چۆنی باشی ئەی تۆ ناوت چییە پێنە کێ پێنە ئەی ماشەڵڵا تا لێبێ یەکتری تا خۆشەوێ چەندێ یەکتری تا خۆشەوێ زۆر یاکەم زۆر زۆر ئەی من تا خۆشەوێ چەندێک زۆر هەر بشین ئەدی یەک چەپ لە قایم بۆم دووە ڕێشمان دەستان خۆش ناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو وایە من ئەمڕۆ زۆر زۆر دڵم خۆش بوو لەگەڵ ئێوەیە بەڵام بەداخەوە ئەبێ لێرەیە بەجێتان بێڵم لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان کۆتاییە و هەتا گوندێکی تر و ناوچەیەکی تری کوردستان بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز